میرەبان ئێمە وەکو بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یاداشتێکی ناڕزایی سەبارەت بە کەرتی تەندروستی سۆران و کەموکڕیەکانی و گواستنەوەی نەخۆشخانەی فریاکەوتن بە تایبەتی دەدەنە لایەنی پەیوەندیدار. یاداشتەکە پێکاتۆکە بۆ لایەنی پەیوەندیدار بابەت داواکاری ئێمە وەکو بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەڤەری سۆران و دەوروبەری داواکارین لە لایەنی پەیوەنددار لە پەرلەمان و حکومەتی هەرێمی کوردستان لەبارەی کەموکڕیەکانی کەرتی تەندروستی سۆران بەگشتی و بە تایبەت گواستنەوەی نەخۆشخانەی فریاکەوتنی سۆران ئەم خاڵانەی خوارەوە جێبەجێ بکرێن. یەکەم هێشتنەوەی نەخۆشخانەی فریاکەوتن لە شوێنی خۆی، کردنەوەی بەشی فریاکەوتن لە نێو نەخۆشخانەی ئاشتی، چونکە لەگەڵکردنەوەی نەخۆشخانەی ئاشتی تەواوی پێداویستەکانی تایبەت بە بەشی فریاکەوتن لە نەخۆشخانەی ئاشتی دابین کراوە و گۆڕینی بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران و دابینکردنی محەڕق و کارمەندی زیاتر بۆ کارپێکردن لە پێناو پاراستنی ژینگە کە بڵاوبوونەوەی نەخۆشی و بوو بەهۆی پاشماوەی کەلوپەلی تەندروستی مەترسی لەسرە، دابینکردنی پزیشکی پسپۆر لە نەخۆشخانەکانی سۆران بەگشتی و بە تایبەت لە کاتی ئیشەگری وکردنەوەی بانقی خوێن لە نەخۆشخانەی ئاشتی کە نزیکەی ساڵێکە گشت پێداویستەکان تایبەت بە کردنەوەی بانقی خوێن تێدا دابین کراوە، بەڵام بەهۆی نەبوونی کارمەندەوە بە بیانووی جیاواز کاری پێ نەکراوە. داواکارین ئەو خاڵەشیان جێبەجێ بکرێت و لە هەمان کاتیشدا داواکارین لە هاوڵاتیان لە کاتی سەردانیکردنیان بۆ نەخۆشخانە و نەخۆشەکانیان لە نەخۆشخانە بە شێوەیەک کە ببێتە هۆی ئارامی بەسەر نەخۆشەکەیە وەک نەبوونی خڵەباڵقی و باخخانی نەخۆشخانەکان بە پێویست دەزانین. بەخێر بێن دووبارە.